سلام علیکم و رحمة الله و برکاته. خۆشەویستان و ئازیزانم، لە یەکەم وانە کە لە یەکەم خاڵ کە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە فێرە بین و ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان بۆ ئێمەی موسڵمان و ئیماندار ئەوەیەکەوە بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و تۆبەیەک بکەین کەوا خوای گەورە لێمان ڕازی بێت و خوای گەورە لە گوناح و تاوانەکانمان خۆش بێت و دڵەکانمان خاوێن بکەینەوە پێش ئەوەی کەوا کۆمەڵێک کار بکەین کەوا کاری چاکان بۆ زیادکردنی ئیمان و زیادکردنی باوەڕمان بەرامبەر بەخوای گەورە. چونکە خوای گەورە بەخۆی دەفەرمێت توبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. خوای گەورە ئەی بڕواداران، ئەی ئەو کەسانێکەوە ئیمانتان هێناوە بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە، هەموو بەیەکڕا بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە. وهروە خوای گەورە لە ئاەتێکی تردا دەفەرمێت توبوا إلى الله توبة نصوحا، تۆبەیەکی نەسوح بە یەکجاری تۆبەیەک بکەین و نەگەڕێنەوە سەر تاوانەکانی خۆمان. کاتێک کە تۆبە دەکەین بەرامبەر بە تاوانەکانی خۆمان، بەڵام ئەدی ئەو ئەگەر بێت و کەسێک مافی خەڵکی تری خوارد بێت، پێویستە ئەو مافانە بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکانیان بۆ ئەوەی دڵەکەی خاوێن ببێتەوە، بۆ ئەوەی لە ناو مانگی ڕەمەزان تام و چێژی مانگی ڕەمەزان بکات. هەموو خەڵکێک، هەموو بەنی ئادەمێک هەڵە دەکات، بەڵام چاکترین کەس ئەو کەسانن کەوا لە هەڵەکانیان دەگەڕێنەوە پەشیمان دەبنەوە. بۆیە ئەوەی کەوا ئێمە لە مانگی ڕەمەزانەوە فێرە بین سەرەتا خاوێنکردنەوەی دڵەکانمانە. بۆیە پێویستە هەمومان دڵەکانی خۆمان خاوێنکەینەوە و داوا لە خوای گەورە بکەین، دوعا بکەین خوای گەورە لێمان خۆش بێت، چونکە خوای گەورە زۆر بەڕەحم و بەزەیە بەرامبەر بە عەبدەکانی. هەرچەندە تاوانەکانی زۆر بێت، ئەگەر وەکو کەفی دەریا جوا بێت، دڵنیا بلەوەی کەوا خوای گەورە زۆر بەڕەحم و بەزەیە بەرامبەر بە بەندەکانی. السلام عليكم ورحمة الله وبركاته.